دیدم لازندانی تاریکا آتاوی بیر رونکا برساوم بنوازار حلقه داری باریکا حافظنجی ابشرینی هنگاوم حافظنجی ابشرینی هنگاوم من عودیلم لا پشوری پولاوان آسوی هوای گشم مرگیز و ناکم آسوی هوای گشم مرگیز و ناکم بگریسون بروی آسمان نصرا بند بندی آینامهی برواکم مادم ازی زور بیگلم لا پشتا در گولو پسرم بو خاسم در گولو پسرم من عودیلم لب شوری پولا آسوی وای گشم مرگیز و ناکم آسوی وای گشم مرگیز و ناکم من عودیلم کاسرنجی بباکم سلت چاوی پرلقینی زقناکم دامت چیری گرگی هاری سالاکم ذاتی یعنی نالذیوم لقناکم ذاتی یعنی نالذیوم لقناكم من عوديلم لا بشوري پولا آسوي هواي گشم مرگیز و ناکم آسوي هواي گشم مرگیز و ناکم من عودیلم کاسرنجی بباکم سلت چاوی پرلقینی زقناکم من عودیلم کادیل کاری زور دارم دلی لبر گوری نالم آلرزه کاشرتر کا کلبیلشی زاندارم کوی خرافتر لا نفنا آگوزه کوی خرافتر لا نفنا آگوزه من عودیلم لا بشوری پولا آسوی هوای گشم مرگیز و ناکم آسوی هوای گشم مرگیز و ناکم آسوی وای گشم مرگیز و ناکم
بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشتکاتێکی ژیانتان باش. بەڕێزان هاتوونێتەوە خزمەتتان لە بەرنامەی ڕاستەوخۆدا بۆ ڕووماڵی ڕووداوەکانی تایبەت بە ئاخێزی ئەم دواییە لە سەرتاسەری ئێران و بە تایبەت لە کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئاخرین ڕووداوەکان سەبارەت بەم ئاخێزە ئەم شەو لە خزمەتتانداین لەگەڵ هاوڕێ وریای نازری قسە و باسێک لەسەر ئەو بابەتانە دەکەین. بەخێر بێ هاوڕێ وریا. سپاس بۆ تۆ بۆ سڵام هەیە بۆ بینەران. هاوڕێ وریا هەروەک ئاگاداری ئێمە ئێستا زیاتر لە سرد ڕۆژە کە شاهیدی ئاخێزێکی جەماوەری گەورەی لە ئاستی سەرتاسەری ئێران و بە تایبەتیش لە کوردستاندا. ئەم ئاخێزە هەتا هاتووە تووشی تەحولات و ئاڵوگۆڕی تایبەت بووە، هەم لەلایەن خودی ئەو کەسانەوە کە لەسەر شەقامەکان خەریکی خۆپیشاندانن ناڕزایەتی دەردەبڕن و هەم لەلایەن دوژمنەوە لەلایەن ڕژیمەوە ئاڵوگۆڕێکی بەسەردا هاتووە. ئەگەر بەڕێزت ئاماژە بۆ ئاڵوگۆڕانە بکەیت کە بەسەر خودی بزوتنەوەکەدا هاتووە چۆتە چ قۆناغێکەوە و ئێستا لە چ قۆناغێکدایە بەرابەرەکەی کە دوژمن بێ ڕژیمی کۆماری ئیسلامی بێت ئەو تاکتیکەکانی گۆڕیوە بەرخوردەکانی گۆڕیوە لەو زمینەدا نظری جەنابتان چییە؟ ئەوەی کە ئێمە هەموو ئاگادارین ئەو جوانە لەواقع مەحسا یا ژینا بە وەسیلەی گەشتی ئێرشاد لەجێ شکەندەیەوانە کوژرا سەریان مەخسوسەندا بوو لە هێن و بوونە بە عیسمەرگی ئەوە چشماخەکەی لێدا ئەو چەشماخەیە کە لێدا مردم ئەوەڵ داوایانەوە بوو کە کێ ئەو کارێک کردووە بیگرن دادگایی بکەن لەو دواگەیەوە گەشتی ئێرشاد هەوەشێنەوە. بەڵام ئەو نە سەریع بوو شتەکە کە سەریع لەوە گوزەریان گەینە ئەوەی کە نابێ لیباس ئازاد بن بۆ لیباس نابێ لیباسی ئیسلامی لەبەرکەن نابێ حجابی ئیجباریان لەسەرا بێ دەستیان کرد بە سووتانی حجابی ئیجباری ئەوانە سەریع لەوەش گوزەرا. وەڵام کە من هێزم گوزەرا معنای ئەوە نییە پێشوەکان نەمان پێشوەکانە لە دڵیان بوون بەڵام گوزەری کرد بە مەرگ بۆ دیکتاتۆر. مەرگ بۆ دیکتاتۆر تەبعاً مەخسوویان خامنەی بوو بەڵام ناویان ناهاوە دوای ماوەی تۆ ناویچیان هێنا مەرگ بۆ خامنەی. ئەمە تەحوڵاتێکە کە ئێمە لە ئەمماوە لە هینەکانیان نایبینین لە تاکتیکەکانیانە ئێعتسابی عمومیان بووگە هاتنە سەر شەقامیان بووگە سەر شەقامەکانیان وەک جارانەوە نییە توێتنە یەک شۆن لە چەندین شۆنە هاتکن چوونە ناو گەڕەکەکان لە هەرکوێ دوژمن ضعیفتر بووگە لەوێ زاهر بووگن ژمارەی مردمەکە لەملا لەولا خۆیان کردووە ئەوانی مەجبوور بوو بڵاوە بۆ بکەن. بەم ئەمە تەحوڵێ بووگە کە زۆر جێگای سەرنجە بۆ ئێمە زۆر باش بووە. یەکێتر لە تەحوڵاتەکان ئەوەیە کە ئەگەر دقتکەیت مەسەڵەن خاتەمیات کەمەدان خاتەمی پەیامی داوە ئەمە تەحوڵێکی چۆنە. ئێمە ئەزانین ئەم بدوتنەوە ئینقلابیە هەم کرێکاری تایە هەم بورژوازی تایە هەم وردە بورژوازی تایە کە خاتەمیات کە مەدان تەبیعەتەن بەشە بورژوازیەکان ئەبێ دەلیلێکی بێ ئێمە دەلیلە سیاسیەکانیان دۆزینەوە. من فقەتەوە لەبیر چۆ بێژم کە دڵ تەحوڵاتەکانە ئیعتساباتی کارگەری ئیعتساباتی پالیشکایەکانەوانە تەحوڵێکی گەورە بوو دەستگە لەودانی بەیانیە ئیطلاعیە ئەوانە کە پشتیبانیەکەین لەمە ئەوە ئەمە دوژمن لە بەرابەر ئیسە من تێمەوە سەر خاتەمی بەڵام ئەوەڵ دوژمن هێزەکانی هاوردە مەدان پێوا بوو سەرێع ئەمە هیچ نییە هەر بۆ جۆرەکە خامنەی هات گوتی هیچ نییەمە گوتی بە نیروەکان بە دەوڵەت و ئەمانە کارخۆتان بکەن هین ئەمە شتێکی بچکەوەمانە بەڵام ئەمەڵەن دیمان نەس چتە بە نیروەکانێکە هەناردیان ئەنوا وەخسام نیرویان ڕژانە خیامانەکان
بەبێ ڕەحمانە تایسە وەک شتێ ئاماری دەقیق معلوم نییە بەڵام 253 ئاخرین ئامارێکە دراوە کە کەسیان کوشتووە یعنی بوونەوەیت گیان بخکردنی ئەو کەسانە ئەم ڕژیمە لەعین حاڵە ئاخرین خەبەرەوەیە کە چونکە نیروەکان خۆی تووشی فەرسوودەگی بووگن شووشی ماندووی بووگن هینی چ ئەوەیش هەیە کە حتا تەدەللیان تێکەفتوێ نیروی هینی ئەوەرگە عرب یانێ لە چنە و خەبەراتووە کە نیروگەلێکە لە بەرابەر مردما بووگن و تەخەیان کردەوەی ناکرێ تەنا بەکرێ گیراوانی کورد نین عربی چن بە عربی قسەیان کردووە و ئەوە لەو دا معلوم بووگە لە شۆنگەلتری چاهن ئەمانە بەرابەرین پەر ڕژیم زانیگە نیروەکانی دەرەقەت نایی وەکو ئەهوات چۆن ئەوانی هاورد حەشتی شعبی هاورد و ئەمانە معلوم نییە هین لوبنانن هین عێراق هاوردگیە ئەمانە ئەمە هینگەلێکە کە دوژمن لە ماوە کردیە لەبار هێنەوە نووسینەوە یەک گزارشی بە عنوان بەیانیە ئیطلاعاتی سپا و ئیطلاعاتی وەزارەتی ئیطلاعات هاتکە دەرەوە کە هەوڵی ئەوەیە کە بێژێت ئەم بزوتنەوە عەزیمە ئەم ئاخێزە ئەم شۆڕچە CIA ئەمریکا سازمانی داوە وای کردووە هەر ڕێناکە من بەلای خۆمە تایبەتمەندیەکانی ئەم ئاخێزەی ئەم ئاخریە ئەوەیە کە هەر بەڕاستی ڕاهبەرانی کۆماری ئیسلامی تووشی ئەوە ئاماژەت پێکرد و ڕێنە کردووە سەری لێ شێواندون یعنی داماون لەبەرەوەی کە چۆنی لەگەڵ ڕوبەڕووبنەوە چون خودی بزوتنەوەکە تایبەتزانی خاوەن تایبەتمەندی زۆر بەرچاوە هەروەک ئاماژەت پێکرد لە چەخماخەکەی لە کوشتنی ناجوامێرانەی ژیناوە دەستی پێکرد سەرەتا داخوازیەکان لەسەر مەسلەی سەرپۆش و حیجابی ئیسلامی و دوایە ڕوونبوونەوەی شێوازی کوشتنی مەحساو ئەوە بوو بەڵام خەڵکی ئێران لە بەهانەیەک دەگەڕان کە داخی دڵی خۆیان کە قین و تووڕەیەکی کە لە دەسەڵات هەیەە لە کۆماری ئیسلامیدا هەر بەهانەیەکیان دەستکەوێ بێنە خیابان وە دەری ببڕن و بیڕێژن هەر ئەمە بوو کە ئەم حرەکەتە بووە باعیسەوەی کە بەم شێوەی لە ئاستی کوردستاندا و دواتریش لە ئاستی ئێراندا سەراسەری بووە و تەنانەت وڵاتانی دەرەوەشی گرتەوە یعنی تایبەتمەندی ئەم حرەکەتە ئەوە بوو کە بەشی زۆری ڕاهبەرانی خۆپیشاندانەکان بە ئێستاشەوە کە چاوی لێ بکەین زیاتری ژنانن کچانی گەنجن مەدرسەیەکانن و هەر ئەوانش بۆتە باعیسەوەی کە خودی ڕژیم نازانێت چۆنی مامەڵە لەگەڵ بکات هەروەک ئاماژەت پێکرد خەتە سوورەکانی بەزان داخوازیەکانی ئەم بزوتنەوەیە مەسەڵەن پێشتر داخوازیەکان فەرزکەین سنفی بوو کەیفێکی تایبەت هێندێک داخوازی بوو ئێستا داخوازیەکان گشتی بوونەتەوە و هەر وەک جەنابەت ئاماژەت پێکرد مەرگ بەر دیکتاتۆر کولیەتی نیزامیان کردووەتە ئامانج ئەگەر لە کولا ئێمە چاوی لێ بکەین ئەم حرەکەتە لە ماوەی ئەم چل ڕۆژەدا کە هەر هاتووە و زیاتر گەشەی کردووە داخوازیەکانی ڕادیکالتر و ڕیشەیتر بوونەتەوە بۆ بەراوردی کەی بە ئاخێزەکانی ساڵانی پێشتر تەنانەت مەسەلەن بە ساڵی هەشتا و دواتر دێتەوە بۆ ساڵی 96 و 98 و ئەوانە دەتوانین تایبەتمەندیەکانی چۆن ئاماژە پێ بکەین یانێکە خامچیان بۆ ڕاکێشی نەگەر بە مشەخەسی و بە شێوەیەکی کۆنکرێت بڵێن کە داخوازی ئەم حرەکەتە ئەم بزوتنەوەیە لەگەڵ حرەکەتەکانی پێشتر چییە و کام هێڵی بەزاندووە گەیشتۆتە چه ئاستێک و داخوازیەکان چ جیاوازیەکان هەیە ساڵی 1970 دیارە تایبەتمەندیەکان اختلافەکانیان زۆر بە جۆرە من بعضێ گەورەکانی باسەکەم ساڵی 1970 بەشێک لە جەمعیەتی ئێران یاوت ڕێیەکەمان کووە هاتوونە مەدان ڕێیاندا و بە موسەویەوانە ڕێیەکانیان بە حەساو نهاتبوو هاتوونەوانە بەشێک لە جەمعیەتی بوون کە لە شماڵتارانە و بەرەو خوار بەرەبەر هاتە ناوکرێکانن کە هاتنە ناوکرێکان خودی موسەویەوانە دەستەوەستان بوون ئەوە یەک دوو ئەوان سکوتیان نەکرد حتا بان دەمیانە بەست ئەمە بەرعکسە طبقة متوسط بەرەو خوارە وەک کرێکانی شاتکردنی تر یەکسەرە الآن محلات جنوبی تاران سەرەتەر فعال
هاتکن خودی دانێ سپایی و تووی ئەمانەی کە لە شماڵەوە هاتن مشکڵێکی گەورە نین ئەمانەی کە لە خوارەوە بێن خەتەرە ئەمانە هاتکەن بێژگەلەوە سکوت ناکەن ئەمانە ئەمە ئەنواع وەک خۆت باس لێ کرد ئەنواع وەختام شعارگەل ئەوان ئەدەن بێژگەلەوە ئەو لە تاران بوو زۆرتر ئەمە سەراتەریە ڕاستە لە کوردستانەوە دەستی پێ کرد ڕاستە لە اعتصابی عمومی کەوەکە لە کوردستانە و ئێمە نەخشی گەورەمان تیا بوو کەفتە ڕێگا سەراسەری بووەوە پشتیبانی لەوە دەستی پێ کردومانە سەراسەریە ئیسە مردمی کوردستان تەنیانی مردمی بەلوچستانیش تەنیانی مردمی نازانم ئازەربایجانیش تەنیانی مردمی عەرەبی هینی گشتمان ناین بەیەکەوە گشتمان ئەو ئێژێ لە تەورێزەوە تا کوردستان یەکڕێدین یەکدەسین ئەم یەکدەسی وشتا ئەسەن لە ساڵ هەشتا مەوجودنەوە ئەم سەراسەری بوون ئەسەن مەوجودنەوە بێژگەلەوە بۆ خۆت ئیشارەیەکی دروستۆ کرد ڕەهبەرانێک کە شکڵیان گرتووە بە تایبەت لە ناو ژنانە ئەسەن لەو ساڵگەلا مەوجود نەبوو ئەمانە لە ناو بزوتنەوەیکی جەماوەریە بۆ زدی ئاو بۆ محیتی زیست بۆ ژینگە بووە بۆ کرێکاری مبارزە کرێکاریەکان شکڵیان گرت ساڵ هەستاوەستامانە نەبوو تینە ساڵینەوە شش ساڵینەوە شەشیش هین تەبعاً ئەو بەشە لە کرێکاران بوو کە لە حاشیەکان هاژین هێشتا متشەکل نین وەکو کارخانە کارێک گیرتێرن ڕۆژێک کاریان ڕۆژێ نیەتیان لە ساختمانە کارەکەن دەستفرۆشتن فلانفلانن ئەوانە هاتبوون ئەوانیش مەحدود بوون بەڵام شعارەکانیان جالب بوو نان کارازادیان هێنا بەشون ئەوانە ساڵینەوە هەشت ئیتر ئەو نەعەزیم بوو کەم بە کوشتنی 1500 نەفەر توانیان بێدەنگیکەن بەڵام هیچ کام لەوانە ئەوە نییە دەستکەوتەکانیان لە بین چوو دەستکەوتەکانیان گەیگە بەمە بەم بۆنەوە ئەمە یەکی تایبەتمەندی خۆتی شارەوە کرد ژنان تایە تایبەتمەندێکتری ئەسڵن کەی لە دنیا هەرگیت ئەو نەتەوە تودەی مردم لە ماوەری خەڵک وەکو ئێران بووە ئەم ئاخێزە بە ئاخێزە یا بڵین ئەم شۆڕشە بە شۆڕشێکی ژنانە ناو دەبن ئێمە دەزانین کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە تەیفێک یا چینێکی کە لە نێو کۆمەلگادا مەحدودی کردەوە بەرتەسکی کردەوە هێرشی کردە سەری ژنان بوون سەرڕای ئەو زوڵم و زۆریەی کە لە ماوەی ئەو چەندەیەدا ئەو چەندەیەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لە ئێران لەسەر ژنان بووە بەڵام ئێستا ئەلم ئاخێزەدا دەردەکەوێت کە ژنانی ئێرانی چەندە ڕۆشنبیرن چەندە پێشکەوتون تەنانەت شۆڕشێکی لە ئێران کەوتۆتە ڕێ نێوی دەنێن شۆڕشێکی ژنانە ئەمە وەکو پرسیارێک دەتوانین باسی لەسەر بکەین و یەکی دیکەش لە تایبەتمەندیەکان ئەوەیە کە ئەم ئاخێزە چۆنە خەڵکی دنیا لە ئاسی دنیادا بەم شێوەیە شێرگیرانە بە تێڕادیوی و زۆر بە ئەعتماد بە نەفسەوە دێنە پشتی تەنانەت دەوڵەتانی بورژوایز هاتوونەتە ئەوەی کە مەسەلەن هەر کەس بە ئەنواع و ئەقسام پشتیوانی لێ دەکەنەوە غیرێتیان بزووتوە یا فەرزکەین بڵین بۆ جوابدانەوە میلەتەکانیانە دانیشتی وڵاتەکانیانە فشارەکە دەسەریان یا هەروواقعان دەسەڵاتی کۆماری ئیسلامی ینی ئەوەندە لە ڕووخان نزیک بووتەوە کە ئەوان پیان وایە دەبێت هەر لێستا ئەوان هەڵوێستیان هەبێت بۆ ئەوەی کە سبحینە نەکەونە ژێر پرسیارەوە ئەمە ئەم دوو مەسلەیە هەم مەسلەی شۆڕشی ژناوە هەم مەسلەی پشتیوانی پرسیارەکانم لە بیر چوو ئەوڵەکەی ئەمە شۆڕشی ژنان نییە ئەمە خراپە غەڵەتە زەرەریەت شۆڕشی جەماوەرە کرێکاری پیا و ژنی تایە خەڵکی کورد و عەرەب و بەلوچ و کورد تورک و ئەمانەی ژن و پیاوی تایە بەڵام خۆشبەختانە ژنەکان بەرچاون داوخوازەکەی فقط لە ژن ژیان ئازادیان نییە زۆر عبوری کردگە و زۆرتریش عبورەکات ئەگەر ئێمە بێژین فقط ژنانە بێ لەو چوارچێوە و شعارا بێسین لە حاڵێکە نە انقلابەکە بێتاوە شۆڕشەکە بێتاوە لە داهاتوە بێتێ بەنابەرین من پێم وایەوە ئەوڵ ئەمە کە ژن و پیاوە مەکتەبەقاتی نییە
چینایەتیە جامعەت تەقسیمە بە چین دابش کراوە لە ناو چینەکانە الان وەختێژین لە جنوبە و تێن وەختێ هەردوویەکە پێرەکە کرێکاری نەفت دووبارە ئیطلاعیە داوە کرێکاری هەفتە دووارێ ئیطلاعیە داوە یەواشواش خەریکن خۆیان بۆ مازانین مەوانە هەست لەسەرەوە کرێکار بێتی ئەحساب بکە خەریکنەوەمان علە بێن وەلانەی هێرەوەتە سنۆقیە بێ ئەحساب ببێ مەسەڵەن ئەم کرێکارە تۆ وەختێژی ژنانە ئەمە لە دەسەدەی وەختێژی ژنانە بەلوچ و کورد و فلان پیاکە لە دەسەدەی یەک چتریچ من زۆر احترام قایلم بۆ ئەوەی کە ژناناتکەن زۆر بە هێزمانەکەن بەڵام لە ناو گیان بەخکردووانە زۆربەیەدا لە زۆریان پیاگن کوڕن جوانن جوانی کوڕ یانێ بۆ وای لێکن بۆ ئەوە دەرمان لە ئێمە نابێت تەسلیمی ئەو جۆرە بۆ چوونگە لەبێ ئەسڵ نە ژنانەیە نە پیاوانەیە هەموو جەماوەرێک لە دژی دیکتاتوری بێتاون دیکتاتوریەکە ئەگەرەکە لا بوون کە ژنیش ئازاد بێت پیاویش ئازاد بێت ئازادی و دموکراتیان بێ ڕفاهیان بێ نان کار ئازادی ناوێ ئەو بێت بەڵام بۆ پرسیارە دوومەکەم لە بیر ماوە پرسیارە دوومەکە زۆر 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 گرنگە ئێمە شۆڕسی ساڵی 57 وەختێ دەستی پێکرد هەر سەران وشیان بە حکوومەتی پەهلەویە بوو تا گەیە نقطەیە کە یاریکیانە خەڵکی تر ئەو نە ئەهمیەتیان نەدا ئێرانیەکانیش ئەو نەبوون سیاسی بەو معنیە ئینقلابی چە کە ئیسە هەیە بە بۆنەوە گشتی لە دڵم چۆ کەشمەکەشی 40 ساڵە چوون نەدەرەوە نەبوون وەلێ یەک مەسئلەی گەورەتر ئەوەیەکە ئیمڕۆ ئەو دەورە سەرمایە لە بحرانەوە دەرەچوو بۆ ڕەونەق ئەم دەورە تووشی بحرانێکە کە ڕۆژ بە ڕۆژ قوڵەوێت سەر لە شێوایەکی کە ئەلعانە بینێت لە مۆرد شەڕی ئوکراینەوە هینە بحرانەسە گەلێکیانە بڕن لە چێنێکا لە دەوروەر چێنێکا ئاژاوای بنەوە هینە بحرانەسە ئەمانە بحران زەدەن ئەم مردمیچە ئومیدێکیان گەرەکە بە نەزەری من ئەوەی کە بازم هەڵگەرمە بە سوالەوەڵەکە ئەوەی کە ئەو مردمە گشتی ئەو نە ڕوو بە ئێرانن نیشانەیەوەسە جەوهری لەدی تەرمایەتی ئەمە بەنابەرین بەغەڵەتە بژین ژنان و پیاوانە جەوهرەکەی چەپە چلانکە مەسایل ژنان مەسەلەی کۆمونیستەکان بووە میشە جەوهرەکەی چەپە بەنابەرین ئومیدێکیانە کە تۆ لە خاوەرمیانە یەکێ لە دیکتاتۆرەکان بخەی دیکتاتۆرێکە بۆ سەلمان ڕشتی حکمی مەرگیدا تازەی شێشتا بە چەقۆدایان لێ لەو دووە متەرجمەکەی نۆروژیان کوشت متەرجمە ژاپۆنیەکان دابەر بۆ حکوومەتێکی ئاوای ئیسلامی کە منتەقەی خاوەرمیانە شێوانگە منتەقەی حتا ئەو ئیسلامیگە لە ڕاستە داعش بڕین لە فەڕەنسا ئەو هونەرمەندە تەڕاحەکانیان ئەو چەندنویسە گەورەگەلیان نەکوشت داعشمان داعشیش ئەم ئیلهام بەخشی بوو ئەم زەمینێ خۆشکرا داعشات بۆ خۆی چی نەوعی داعش بوو هاوڕێوەری ئاماژەت بە شتێکی گرین کرد کە حتمما لە قسە باسەکەدا مەترا دەکرا مەسلەی ئەوەی کە جەوهری چەپی هەیە ئێمە دەزانین لە شۆڕش و ئاخێزی ساڵی 57 جدا کە بوو بە باعثی ڕوخانی ڕژیمی پاشایەتی و هات مەرحەڵ دوایە مسادرەکردنی شۆڕ لەلایەن کۆماری ئیسلامیەوە و هاتنە سەرکاری دەسەڵاتێکی دیکتاتۆری ئیسلامی ئەو دەمیش حرەکەتەکە لەسەر شانی چینی خوارەوەی کۆمەلگا بوو ناوەڕۆکی خودی حرەکەتەکە چەپ بوو بەڵام لە ئاخرەکەیدا بینیمان کە دەستکەوتەکەی تێریانێکی دیکەیە بورژوازی چینیەوە و ئەوەی کە تووشی ئەو مەسەلەیە نەبینەوە و ئێستا ئەم حرەکەتەی کە بەم وەسیع و بەم بەرینیە کەوتۆتە ڕێ ناوەڕۆکێکی چەپی هەیە هەنی بە هەموو ئەو شتانەوە کە پێشتر باسمان کرد مەسەلەی ئەوەی کە ژن بەشدارە تێیدا خۆ ژنانیش مەسەن بە وسعەتە کە تێیدا بەشدارن تغییرێک لە خودی ناوەڕۆک حرەکەتەکە ناکە حرەکەتێکی چەپە حرەکەتێکی یەکسانی خوازیە حرەکەتێکی بەرابەری خوازیەوە زۆر داخوازی ئینسانی تێدایە ئێستا هەمومان دەزانین کە ئەم حرەکەتە دەسەڵاتی کۆماری ئیسلامی سەرمایی خستۆتە مەترسیەوە هەمومان پێمان وایە ئەم شۆڕشە درێژەی دەبێت تا سەرکەوتن و ڕوخاندنی ئەم ڕژیمە و ئەوەی کە وەک ساڵی 57
ڕژیمەکە بەسەر تەیفێکدا نەڕوخێ کە زۆرترین زەحمەت بۆ حرەکەتەکان دەکێشن و زۆرترین هەزینەشی بۆ دەدەن، دەبێت چ بکرێت، چۆن بکەین کە بەسەرمانە نەڕوخێ، یا بەسەر چینی خوارەوەی کۆمەلگا کرێکاران و زەحمەت کێشان، ژنان، گەنجانی بێکار، قسە بۆ ئەوەی کە لە داهاتوودا لە ئەگەری هەر ئاڵوگۆڕێکدا کە لە دەسەڵاتدا بەدی بێت خازانجەکەی بچێتە گیرفانی خەڵکی کرێکار و زەحمەت کێشەوە لێستاوە دەبێت. ئێمە ئەوە کە بۆ خۆت ئیشارەیە ئاماژەت پێکرد ساڵی 57 دەرس وەرگرتن لەو شۆڕشە زۆر گرنگە. دەرس وەرگرتنیش چییە؟ شۆڕشی 57 لە خاکسفێدی تارانەوە دەستی پێکرد، یان لە حاشیە و دووبارە کرێکار و مردمی زەحمەت کێشە. بلا فاصلە بورژوازی متەوەجێ بوو کە حکوومەتی پەهلەوی تر ئیمکانی مانەوەی نییە. بۆچی؟ ممکنە نەیانزانی بە دەقیق چییە، بەڵام ناسیۆنالیزم لەژێر پای جەهانیبوونی سەرمایە ماڵیا بوو، قودرەتی لەدەستا بوو، بەنام قودرەتی ئێدارەکردنیشی لەدەستا بوو. بەنابەرین پەنایان بردە دوا کەفتکترین و وەحشیترین و متعەسبترین بەشی خۆیان. درستە مەڵاو ئەوانە خودی خومینیمانە زۆرتر منتاڵیتیە بۆ چوون و فکری و ئەوانیان فێودالی بوو بەڕاستی، بەڵام لە خزمەتی مالکیەتی خصوصیا بوو، بەنابەرین لە خزمەتی سەرمایە بوو، چونکە سیستم سەرمایە غەزاڵ بوو. تۆ وەختێتی تەرەفداری مالکیەتی خصوصیت خود بە خودەوی بە تەرەفداری سەرمایە. ئەویان هێنا مەیدان لە بەرابەر کرێکاران. جا کرێکاران وەدەی چۆ بوو لە بەرابەر ئازادی خوادانە، ئازادی خوادان وەدەیان چۆ بوو. من خۆم هین ئەو نەسڵم. کرێکاران لە ساڵی 41-42 بەرەو لای کە ئەو شتێک کە ناوی نێو ئینقلاب هین سپید هینی شا کە ئیسلاحاتە ذیکراوانە بەشێکی فرە لە دێحقانان بە بۆن هاتنی ماشین و زەوینە گەورەکان و کەشاوەردی مدرن و ئەوانە بەشێک لە نیروی دێحقان ئازاد بوو. مانە گشتیاتنەوە کرێکاران. کرێکارێکە کرێکار ئێرانیاوە بوو هەر لە ئەوڵەوە لە باکووە شکڵی گرت و هەر هاتوو نیرویکی پرۆلتەری بوو، بەڵام ئەم هەموو دێحقانات و ڕقیقی کردووەوە چین. هەر ئەمانە دوای 15 ساڵەوە تەوقعیان تۆبان، جاران هاتن بە بارێکە و هەم لە دەرەوە ئەخەفتن، هەم غەدای کوردیان نەخواردم یا عەرەبیان ئەخواریان لۆڕیان نەخوار هەرکامی. ئەوانە نەما گەلێکیان بڕۆنە ڕێستوران دانیشن، مناڵەکانیان بێرن دەرس خوێنێ، لەژێر سەقفێکا بن، بۆ خۆیان تەلەڤیزیۆنیان بێ، احترامێکیان بێت، تەلەفۆنیان بێت. وەختێ تواشیان کردیان ثروەتی عەزیم لە نەفت هاتە مەیدان، نەفتێکی ئێران نێفرۆشت، یەکجار ثروەتیان ڕزان ناوینا. وەختێ تواشایەکەی ئەوینی هەموو شتێکین ئەوانە. من قسەی کرێکارێکەوە بگەڕەوە، وتی لەبان پردێکە بێساوین لە جێریەوە هەروە ماشینی تازە و مدرنە چوو. وتم بە ڕەفیقەکەم، وتم گشتەوانە ئێمە تەولید دەکەن، خۆمان لێراشێ بە پیاداوتی مڕبووی پێ زاوانمانە گشتی بۆ ئەوان هین کردووە. ئەم فاصلەی تەبەقاتیانە احتاج کردو، بەنابەرین هاتنە مەیدانی مبارزە. منتەها 6 مانگی توولی کێشە هاتن، ئیسامان 3 هەفتە توولی کێشە هاتکەن. ئەو جار شەورەیان لێدا، ئەوە کمیتیان لێدا، لە دووە شەورەیان لێدا، هێشتا بەشێ لە هینەکان متەوەهم بوون بە ئیسلام. شەوراکانیان فقط بە کوشتنی 500 کرێکار و فعالی کرێکار و سەرکوب لەبێر نەبرد، بەشێکی بەدەست ئەم کرێکارانی ئیسلامە و گرتیان و بردیان. ئەمە نەماوە، مطلقاً نەماوە. پس ئێمە گەرەکمانە چی بکەین؟ گەرەکمانە بێژین کرێکار ئیمڕۆ تۆ پرۆلەتەریدای شاریت جەهانیت استفادە لە دنیای مەجازی و کۆمەڵایەتیەکانەکەی، تۆ کەسێکی ئەتوانی حاکمیەتکەی. حاکمیەت چۆنە کردیە؟ ئەبێ بدانیت چه گەرەکتە بێت ئەگەر ئەم حکوومەتە چوو. بە کرێکار بێژین جاران ئەمریکا و تەوانیە بوو بێ ئەرتش بە وەتیلەی جەنەراڵی بەناو هایدر تەحویڵی جەریانی ئیسلامی بە ئەوە مطلقاً نەماوە. ئیسا ئەمریکا لە دەورەی پێشوە لە ڕەسانە بوو، لە تەلەڤیزیۆن بوو، لە هەموو لە ئەرتەشا بوو، لەم ئیساوە نەماوە.
بێژگەلەوە خۆی سەرگەردانە خۆی تووشی خەوای مشکڵەیە کرێکارانی لەوێش خەریکن ڕۆشتەکان خەریکن ڕێکخراوە بن فلان ومانە بەنابەرین تۆ بزانە کە نیرویکی پرۆلەتریزای جەهانی فلان هینی ئاگاداری چین فرێک لە کرێکانی پێسەوە ئاگادار لە فەڵامتا تێ بگەرێ لە ئەمریکا تێ بگەرێ لە ئینگلیسا تێ بگەرێ ئەمانە گشتی بگرە دەسە و بەدیلۆ بێت ئەبێ بزانیت چیت گەرەکە ئەبێ بزانیت کە تۆتیتە سەرکار هەرە لەعان مەسەڵەن لە مەحەلەکانە بڕێ تەشەکل دروست بووە من لە شوێنێک خوێندم کە یەکێ لەو تەشەکل لە مەحەلاسا نانی تەقسیم کردووە لە ناو دەڵقا بردوویە بۆ ئەو ماڵانە کە تەنگ دەستن سۆزی ئەمانە ئەکەوێت سەرشان تۆ دارویان نەکەوێت سەرشان تۆ ئێدارە بیمارستانیان نەکەوێت سەرشان تۆ نانیانەوەن ئازادیەکەی گەورەترین ئازادی مادیبە لە کوردستانە لەو ساڵگەلا بوو منتا بوو ماوەیەکی مەحدود ئەم جارە حتا ئەگەر بنەوەی بورژوازی تر بتوانێت بێتە سەرکار تاین قسەی لێ بکەین تاماوەیەک دموکراسیەکی عەزیمە بێ تۆشێ ئێدارێکی بەنابەرین ئەشێ لێت ڕوون بێ بۆ کرێکار چیەکەی بۆ ژن چیەکەی بۆ منیانەخۆش چیەکەی چۆن تەولی دەکەی ئەم کارخانەوەمانە گشتیت فرای کارخانەکان خەفتکەن نیروی کار مەوجودە بێکارە کارخانە مەوجودە چۆنەما ئەو خەیتە کار تۆ ئەبێ بدانی کە لەبار بەرهەمهێنانەوە بێ قەوی بێت ئەنە هەرێ دۆڕێنی بە بورژوازی و بورژوازی توش بحرانە تووشی بحرانێکە کە هەرە الان لە ئینگلیسە توش ئەو سەلە شەویاگەن کە خۆتۆ دێرەکەی 39 ڕۆژ دەوامیەوە هەورە وریا هەمومان دەزانین کە لە ئێران تقریبن وڵاتێکی کەسیرول نەتەوەی یا مثلا ئەنواعی نەتەوەی جۆرا و جۆری تێداوە بەغەیرە نەتەوەی بەخێکەی دیکە هەموو تقریبن نەتەوەی ژێردەستی وەک لە دوو چاو لێ دەکرێنوانە بەشی زۆری دانیشتوانی ئێران یا فەرزکەیندانی کەم لە کوردستان کە ماوەی 30 ساڵ زیاترە بزوتنەوەیەکی شۆڕژێرانەی زیندوو لە ئارادایەوە دەژڵی ئەم حرەکەتە عەزیمەش لە کوردستانەوە کە کۆمەلگایەکی سیاسی تەحەزوب یافتە خەڵکێکی وشیاری هەیە کەوتەڕێ زورمۆیە یعنی هەموو ئەمانە دڵیان بە ئاکامی ئەم شۆڕشە خۆش کردووە ئەوەی کە ئێمە دەڵێن ئابەدیل سازی بکەین دەسەڵاتێک بێتە سەرکار کە سبحینێ ئەمانەش گەیشت بێتن بە مافەکانیان مەزورمۆیە ئەگەر ئاماژەی پێ بکەین دەبێت ئەم بەدیلە چۆن بێت فەرزکەین ئاماژەت پێ کرد دیارە دەسەڵاتێکی کرێکاری کە بێتە سەرکار حتمەن تەزمینی مافی هەموو کەمە نەتەوەیەکان کەمینەکانی دیکە لە نێو کۆمەلگادا ژنان لاوان کرێکاران هەموو ئەوانە دەکا وتەها ئەلم حرەکەتە مشەخەسی کە ئێستا ئێمە قسەی لەسەرەکەی بۆ داهاتوو ئەگەر قرارە دەستکەوتێکی هەبێت و ئەم حرەکەتە شراوە بە شێوەکی یەکدەست بڕواتە پێشێ هیچ کەس ئێحساس نەکا پەراوێز خراوە ڕاهبەرانی ئەم ئاخێزە دەبێت چۆن بجوڵێنەوە کە نێڵن بزوتنەوەکە تووشی پەرەنگ بوون بێت یا فەرزکەین لە کوردستان دڵساردی دروست بێ لە بەلوچستان دڵساردی دروست بێ یا مەسەلەن ئەسەن چینێک لە نێو کۆمەلگادا ئێحساس کات پەراوێز خراوە بۆ ئەوەی کە هەمویان خوان متعلق بەم شۆڕشە بزانوتەیدا بەشدار بن ئەرکی ڕاهبەرانی ئێستای ئاخێزەکە چییە و تو پێت وایە دەبێت چۆن بجوڵێنەوەکە بتوانن هەم بەرپەرچی تاکتیک و شگردەکانی ڕژیمیان دابێتەوە بۆ ئەوەی کە خودی حرەکەتەکە وا لێ نەکا کە دەستی تێی بچێت بۆ مەسەلەی سەرکوتکردنی دەستی تێی بچێت بۆ ئەوەی کە بتوانێت تعدادێک ئێستا بە هەر شێوە و شگردێکە لە حرەکەتەکە دوور بخاتەوە دڵساردیان بکاتەوە بتوانین پتەوتر و یەکدەستتر لە داهاتوودا لە ئێستا زاهیر بێت پێش هەموو شتێک ئێمە ئەبێ ئەوە ڕۆشنەوەکەین کە دەسەڵات لە بەرابەر دەسەڵاتی داهاتووە ئەگەر احتمال ئەوەی کە بەشێتر لە بورژوازی بێنە سەرکار هەیە دەسەڵاتی فقط تەبەقەی کارگەرە توانێت دەرەقەتەوە بێت بەنابەرین کرێکاری کورد کرێکاری بەلوچ کرێکاری عەرەب کرێکاری عەرەب کرێکاری نەفتن کرێکاری حەفتەپەن کرێکاری فڵان ئەوە عومدەکەینەوە یەک دوو ئێمە وە کورد دەستکەوتمان بووە ئەم هەموو ساڵە دەستکەوتەکانیان پێ بدەین بە دەڵاوەڵایە و شۆرامان بووە چۆن بووە مەوانە چی بووە بنکەمان بووە چی بووە مەوانە چۆن بووە چۆ دافێت ئێمە شەڕی شاریمان کردووە لە بەرابەر
ڕژیمی ئەو دەورە چۆن شەڕی شاریمان کرد چۆن 24 ڕۆژ مەسەڵەن لەستناو نازان لە سەقل چەندها ڕۆژ و لە تایبەت مەهاباد ومانە دەواممان هێنا بڕێ نقطە زعفگەلی بگە بیگەینین یانێ نیشان بین بەڵێ ئێمە بەشێ لە یەکین ئێمە یەکین دێخۆ خۆیانی تەواکەن ئێمە وەختی قسەی کۆڵبەرێکەکەین گیانی لە دەستەدا قسەی سوختبەرێکی چەکەین ئەو بەلوچە من کوردم بەڵام ئەوە مەسەلە نییە هەرچێکمان یەک منفعەتمانە بۆ خۆت بە دروستی باسۆ کرد و بەشی بندەت بووگەن لەمیشە یانە بەشی زۆربەی کرێکار و زەحمەت کێشن بەنابراین باوەڕی من ئەم وەحدەتە ئەم یەکگرتوویە کە دروست بووە زۆر بە دقەتە بێ بیوەینە بەرەوە و دوشمن زۆر هەوڵی داوە هین کات کارێ بکە بێژێ بە ئێمە تەزیە تەڵاب بە هین مەسەب مەسەڵەن عومدە بکاتەوە لە سیستان و بەلوچستانە دەی لە سیستان و بەلوچستانە ڕاستە مەسەبیەکانیش جوڵەیەکیان کردووە بەڵام جوڵەکەیشیان تەرەفدار وەحدەتە یانێ ڕێگی و میگی و ئەوانن ئەوەیکی کوشتیان نین بەڵکە ئەو ئێمە دانین ئیسلامی مردم ئیسلامێکی مسالمەتامی و ئیسلامێکی ساڵیان قەرناوەیەکە و زیاون ئەوە خەریکە خۆیان وێنێ لە کوردستانیش بەشێ لە مەڵاکان پشتیبانیان کرد لەم بدوتنەوە بە ناو نیشان خۆیانەوە سەڵ و وردەی نەفەر ئەمانە ئێمە دوشمنی نەتەنان تەکەمان ناکەین چۆن نەدانین نەهایەتەن بەسە بەزەرەرە ئێمە سیاسی بەرخۆ دەکەین نە ئیدۆلۆژیک بەنابراین ئەم وەحدەتە ئەبێ حفظکەین هەم بە چینایەتێکەوە هەم بە ژنان و پیاوانیەوە هەم بە نەتەوەکان و کەمایەتی وانە هاوڕێ وریا ئێمە دەزانین کە ڕژیم تا ئێستا شێندێک ینی بڵین توانایی ماوە لە هەموو کاتەکانی ئیسیفادەی نەکردووە چ لە بواری سەرکورداوە چ لە بواری ئەوەی کە لە مۆرە سوتاوەکانی پێشتری ئیسیفادە بکە تۆ لە قسەکاندا ئاماژەت بە خاتەمی کرد پێت وایە ئەمانە چۆنیان ئیسیفادە لێ دەکرێت لە داهاتوودا ئەمانە ڕژیم چۆنیان کەڵک لێ وەردەگرێت ئەگەر بیەوێت فەرزکەین کڵاو بنێتە سەر کۆمەڵگا بێوێ خەڵک فری وداد بێوێ بڵێ مەسەلەن من پاشەکشەیەکی کردووەوە لەم مۆرە سوتاوانەکە دەقیقەن وە خۆی بیرەکەنەوە هەر لە قسەکانی ئەم دوایی خاتەمیدا هەر چەند زۆر زیرەکانە و ڕیاکارانە هەڵوێستی گرت بەڵام هەمومان دەزانین کە لە دژایەتیکردن لەگەڵ مەسەلەی ژندا لە دژایەتیکردن لەگەڵ مەسەلەی کەمینە نەتەوایەکاندا لەگەڵ مافی کرێکاران لەگەڵ ینی هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ڕەهبەرانی ئێستای کۆماری ئیسلامی پێت وایە لە داهاتوودا چۆن لە مۆرانە ئیسفادە دەکەن من پێم وایە ئێمە بە ڕۆشنیە دانین ئەوەی کە ئیسا حکوومەتەکە بەیتی خامنەی ئەساسەن نەهەموویان تەبعاً و سپای پاسداران بەشێکیان جەماعەت سەلامی مەسەڵەن ئەمانە حاکمن ئەم ئینقلابە فعلەن بەداخەوە فعلەن فقط لە دژیەمانە خودی ئەمپریالیستەکان شوەرگەر گەورەی سەرمایەداری وتیانە ئێمە مخالفی خۆنیاوتکە ئەوڵەن وتیانە ئێمە گەرەکمان ئێمە حکوومەتە بڕۆخێەوە تەغیر بکە تەرەفداری بۆ معنیە لیان کردووە دووەم وتیانە ئێمە مخالفەتەکەین تەک توندوتیژی ئێوە تەکەم مردمە ئەوان مسالمەتامی داتکن تویش مسالمەتامی دوێواش وە خۆیان ناکەون لە ئەوروپا بەڕاستی توانیگەانەوە کارگەلک بیگەرن نادانن مردم مێڵکەن من پادگانەکان ێم فۆن لێگرن من پێت تەسەوەرم وایە بۆیە خاتەمی بەم شێوە خاتەمی لە ساڵی 1970 سەریح وتی خاستان کرد گشتان کوشت بیان کوژن گشتیان ئەوانە ئاشوگەرن ئەوانە دژی شۆڕشن فلان 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 ئیسەوا ناکە بە جۆرێکەوە خۆت باسۆ کرد زۆر زیرەکانە ئێژێ من لە دژی توندوتیژی هەردوو لە مستەفا هێجیتر لەم ڕۆژانەوەتیت توندوتیژی مەکەن ئەبینی چۆنە ئەم ڕابتە خودی جمهوری خەهانێن توندوتیژی مەکەن ئەوە بازم لەم جنسەیە پس ئیسلاح تەڵەبانی حکوومەتی ئیسە کە متەوەجه بووگەم ئەمپریالیزمیش هەر ئەم مەوزعیە هەست و ناژێت دژی سیستەمەکەیم دژی دەوڵەتی بورژواییم
دجي أم شو نتكلم دجي أوام لعربستان وايكر قال دجي إسرائيل وايكر قال سوريا وايكر قال لبنان يمن أم لا ولا في أمان بديل كان بود منتاوج دارانيا لبانو خامنئي وأمان هدايتي كان من نظر من أونيا أوان أمان أن تينا جاء من وقت ثورة كما قال تبقى كارجر بيل يا متى قال انقلابيون بيل واللي بار حرمة ما كشيء كيت ما بدي شيء نهاية من تيم ويا ثاقة بوجن كأو بشة شوجن أو بشة حتما بخوت خبر كان تنظيم كريم لا ولا بس سرم هل روش بنج هوا بماي جوري پرواز قلب بينما فرا كان لخانة وادي أم بشة بدرجة متى بدرجة بوك إنجليز درجة بوك كندا درجة بوك نيوزيلاند الإنجليز أبو جبهة لأنه حتى الدولة تكيا قاتل كان خارجين دواء باسبورت عندي كان أم بشت واو بنظر رجع عمري يعني انقلاب فعلا يجد مرقبر خامنئي مرقبر ديكتاتور بمبا أنيا أمانة عمريان توابوغا أمانة نثر كانت وان بشكل دوريش بتجربة بوزوادي جهانية كي أمبرياليستية كي دوريش بتجربة لديان كشورة دولتيان غوراغا بديليان أورغا هنقل انقلاباتيان سركت كرغا ديكتاتوريان دوباره إحياء كرغا بنظر من أوقاتي تسر كان نخامنة يوشتم يعني أنت بد والله الناس ما بعتنا جمع كان أصلا طرفداري أمريكا طرفداري سيستم سرمایه داری جهانی طرفداری سرمایه ایران بريطانيا أو هني جهانية وأنا أتوانا بين زي خامنة يفتا چون حكومتي أمريكا كأساسا نقشي فراتريا به كريك إني تغييرات عجيب وغريب كريه كريك نيويك بيري كحكومتي كردوا لبير ما نجتو حكومة لإيران أبي سركت قربي أبي داري طلعاتي به أبي سبايب تايبتي به قشت سالمان دي وانا يسانو إصلاح طلبانا همو سالمان دي أصلي كان يعني لا يسيجا أو بريكي مردن بريكي هردين قن ما قن قادية كان ني كشتاري وصال قال لا بس كان وانا بنا برين يك حكومة موجودة بو معنيها وخطر علما بو أو خطر كان هو سمان لو كان إما بديل ما نجركا روشن بين دشمن قما بناتين وبدانين أبي لبرابري أم دشمنا كأم قشت إمكاناتها هي من أجر بقرايش بوي بروم إزم قرايش سوسياليستي كريكارو إما بين شانسكا كريكاري هيني بورجوازيت ليبرالي كي نا إسلامية كي أبي شانسكا هاوري وريا هەمومان دەزانین لە سەردەمی ئاخێزی ساڵی 57 و ڕووخانی ڕژیمی شاشدا خودی دەوڵەتانی سەرمایەداری و هێزە جیهانیەکان لە بیری کەوتنە بیری بەدیسازیەوە و هەر ئەوە بوو کە ینی خودی خومینی خۆی کەسێکی زۆر شناختەشوە نەبوو بەڵام گەورەیان کردەوە و لە ئاخرەکەیدا ئەوە بوو سواری شانی ئاخێزی خەڵکیان کرد و حکوومەتەکان دادەستی ئەرتەشیان بۆ خودسا کردەوە بە ئەنواع قسام ڕێگای جۆرا و جۆر توانیان ڕێگای بۆ خۆشکەن و بەدەسەڵات گەیشت ئەم گرایشە ئیسلامیە. ئێستا ئەگەر ئێمە لە نێو خۆدا مثل دوو تەیفمان هەیە کە ئیسلاحخوازە حکوومەتیەکان ئیسلاحخوازانێکی کە بسە لە دەرەوەی حکوومەت هێندێک ئۆپۆزیسیۆنی بورژواییشمان هەیە کە ئەمانە ئێمە هەمیشە دەڵێن ڕەنگە ئەگەر دەوڵەتانی ئیمپریالیستی و بە تایبەتی ئەمریکا و هێزەکانی دیکە بکەونە بیری بەدیلسازیەوە بۆ جێنشینکردنی کۆماری ئیسلامی شانسێکی لەمانە ئیستیفادە بکات و ئەمە مەترسی ئەمانە تا چەندە جیدیەوە من ئێزم ئەگەر ئەو تەحلیلە کە باسیەکەین کە خەتەرێک هەیە خەتەرەکەیش وەک گرایشەکە توانایەکەن لیبرالیە هەموو ئەوانە لیبراڵن هەموو گەرەێکیانە حکوومەتێ بێرنە سەرکار زاهرێکی دموکراتیکی بێ انتخاباتێ بکرێت و من تەسەورم وایە کە بالاخره لە ئەوڵەوە الان نازانم چەند سەد ملیارد دلار پوڵ هەیە لە ئێران هێشتا لەناو سروەت ئەم مەڵاو شتە وانە گشتی ئەگرن بەشێکیی بلۆکە کراوە بیانەوە پێیان ممکنە ماوەیەک بتوانن کرێکار و مەردمی زەحمەتکرد لەم هازاری و هین وشتا بەڕێ کومەکوشتیان بکەن کەمە
ژیانیان ببوژێتەوە ئەمانە بە نەزەری من هەموو بورژواکانە ڕوون بەلای ئەو بەدیلە یا شکلی یەکرێ بەدیلەکە بە باوەڕی من خاتەمی و ئەو تیپاتوانن بن ئێمە وەک چینی کرێکاری شانسمان هەیە ئێمە تەرەفداری فەردنی ئێمە تەرەفداری شخصیەتی فڵانین مە تەرەفداری ڕەهبەری جەمعین و ڕەهبەری جەمعیمان هەیە منتا خۆشبەختانە بڕێکیان کە ناسرابوون جمهوری ئیسلامی بە جۆرێ هەمویانی مەهار کردووە یا بەشێکیانی مەهار کردووە بەڵام ئەوانەی کە ناسراون و ئەوانەی کە لەو دواتێنە ڕوو انقلاب عەزەمەتی وەسا یەکسەرە نیرویەکی عەظیم ڕەهبەر و تەشەکل و ڕێکخراوە تێرەتە مەیدان ئەمانە ڕەهبەری ئێمەن فەردی نییە بەنابەرین ئەگەر فەردمان نییە زۆریش ناوێ ناڕەحەت بین شانسی ئەوە باشە کە ئێمە تەرەفداری خومەینی هانین خاتەمی هانین من یەک شتی بێزم ڕەدایە ناوەرگە کوڕەکەشە فرەتر ئەو نیشانانە مەسمیدیا و تەلەڤیزیۆن و ئەملاوەڵێ کە بهین بورژوازی ئەومانە بە نەزەری من ئەوانە هینی نەزەری غەڵەتە دەرمەوە لە جێرە و خەریک من ئەو بەدیلە ئەسڵیە ئەو بەدیلە کە من هێژم کە احتمالیان تەجروبەیان هەست تەجروبەی سەرکوتیان هەست تەجروبەی ئێدارەیان هەست تەجروبەی اقتصادیان هەست ئەو دووە باوەڕیان بە غەربە باوەڕیان بە چین نییە باوەڕیان بە رووسیە نییە اعتمادیان بە وڵاتانە نییە ئەوە تێرنەوەی کە ئەو نیشانان هەو نییە ئەمە ئەگەر یە وەخت انقلاب واری کرد ئەمانیش مەیدان پەیان دەکەن هەرەتەوە نەویستکەنە بەدیل چونکە ڕەتانە ئیمڕۆ نەخشێکی کلەڵیەت لەو دوامانە ڕەتانەگەل زۆر زۆر گەورەیان هەیە لەو دووە پوولیان هەیە لەو دووە ڕێکخراویان هەیە تەشەکولگەل مەخفی و عەلەنیان هەیە هەموو ئەوانە خەتەرە بۆ ئێمە فقط یەک شانسمان گەرەکە تەبەقەی کرێکاری متحد و ئەوەی کە هینی فەلەج کردبێ چە هینی تەولید و بەرهەمهێنان چین خەدەمات ئەوەی فەلەج کردبێ پەیام وەک شتێ هات بێ بەڵێ پەیامێک هاتووە ڕێی ماندوونەبینی لە ئێوە خۆشەویست و بەڕێوەبەرانی ئەنووسێتی وێڕایی ماندوونەبینی لە ئێوە و بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە خێرهاتنی میوانە خۆشەویستەکەتان دەکەین کاگوریا سپاس هەر وەک دەزانن ڕاپەڕینی خەڵکی کوردستان و ئێران مانگێکی تێپەڕاند ڕژیم خۆپیشاندانەکانی بە گولەی جەنگی جوابداوەتەوە زیاتر لە 200 ئەگەر چاوم باش بیبینێ زیاتر لە 200 کەس گیانیان لە دەستداوە هەزاران بریندار و دەستگیرکراو هەیە ئایا خەڵک بۆ بەرپەرزدانەوە و دیفاع لە خۆیان کاتی ئەوە نەهاتووە بنکە چەکداریەکانی ڕژیم چەک بکەن ئەمە تقریبا ناوەرۆکی پرسیارەکێکە کردویانە دیارە پێشتریش ئەم بۆ چوونە ئەوەی کە ئێستا کاتی ئەوە هاتووە کە بە شێوەی چەکداری زاهیر بین یا هێرش بکەنە سەر بنکەکانی ڕژیم و خەڵکی خۆپیشاندەر و ناڕازی و کەسانێکە ڕاپەڕیون چەکیان دەستکەی و بۆی بتوانن بۆ دیفاع لە خۆیان بکەن و بە پرسی هێرشە چەکداریەکانی ڕژیم بدەنەوە پرسیاری ئەوەی کردوێنی ناوروک پرسیارەکە ئەوەیە کە ئایا کاتی ئەوە هاتووە کە هێرش بکێتە سەر و شوێنانە شەڕی چەکداری جەماوەری یعنی لێنایکە جەماوەرێکە شۆڕشیان کردووە ئەگەینە مەرحەلەیەک ئەبێ دەستبوون بۆ چەک ئەوە کەیە ئەبێ ئەوە ڕۆشنە بکەینە تا دوا و پرسیارە بینەوە ئەوە تایبەتمەندیەکانەمەیە پێش هەموو شتێ دۆربەی هەرە زۆری ئەو کەسگەلێکە لە جیف دیکتاتۆری و هەژاری و ئەوەی کە بەدیلیان نانکار ئازادی ومانە هاتوێتنە مەیدان هێشتا ناتکرد هێشتا بۆ یاقساب عمومی ئەهەمیەتی هەست بە بۆنەوە متەدەرگەلە ئیمکان پێیا بکەن دێنە مەیدان ئەوە یەک دوو هێزەکانی ڕژیم معموڵەن تووشی ڕمانە بن لە دەورەی حکوومەتی پەهلەویە سپانە بوو مەسەڵەن هەر ئەرچەش بوو بەدەنەکەی سەرباز و دەرچوون حتا لە ناو ئەفسەران و دەرەجدارانیان نەفرە بەڵام ژمارەیەکیان نهاتنە ئەملاوە لەسەرەوە ئیسا معلومە لەسەرەوە اختلاف هەیە بەڵام هێشتا ئەو اختلافن وانی لێ نەکردووە نەتانێدارە بکەن وانی لێ نەکردووە بەسیجی و هێشتا بە کرێگیراوی کورد مەسەڵەن بۆ نمونە کە
ئیتر زۆربیان نەزانین بەخاتە تەنها هەژارێ چۆگەن بەڕاستی بە دڵان تەکمەزمە بەڵام هێشتا ئەوانەی تر خۆیان زیان نەکرێت سەر لە ڕژێ ئێمە وەختێکە نەتەنە ئەوانە هەموو بەچیجیە گەلێکە جەنایەتیان نەکردووە هەموو بەچیت گەلێک حرفەی نین بۆ مانیە هەموو سەربازە وەزیفەکان ئەوانە زیان نەبووێتنەوە نیروگەل ڕژیمی تا حاڵەت تەهاجومیان هەست لە حاڵێکە لە زەمانشا وەختێ دەتیانمە بۆچەک و قیام کرا هەموو نیروە مسەلحەکان هۆشیان بە شۆنەکانە بوو یان منفعل بوون حتا لە بەردەمیانەوە دەبووی شعارە لەدوی شعدا بێخەیاڵ بوو یانەتانیش بن بەعادە وەختێ لەو پشتوتە و دەتێکی جانبوتەکاندا نەگەیگین بۆ مەرحەلەگەلا ئێمە نابێ تووشی شەڕی پرسیارەکە دوو بەشیشە باسیەوەشی کردو توێتی لە کاتێکدا ڕژیم بەدەستکراوەی و بە تێرادیوی ڕاستەوخۆتە قەدە خەڵک دەکا و بەدەیان کەسی کوشتووە کۆمەڵە پێشنیادی چی دەکا یا مەسەن ڕێکاری چییە بۆ ئەوەی کە بەرەنگاری ئەم هێرشە ڕاستە و خۆی بینەوە یعنی هێردا نەزەری کۆمەڵیان ویستووەکە ڕێنمایی ئێمە چییە بۆ ئەوەی کە من طبعا خۆ ناتوانم خۆ من جێگەی کەسێکە نوێنەری کولی کۆمەڵە نەزەراتی خۆمە دەم بەڵام طبعا قۆدی کۆمەڵەش نەزەرمەوەیە کە کۆمەڵە ئەمانەی قسە کردووە ئەسقەدا یەکێک ئێمە بێک حتا تاین تەلەفاتمان کەمتر بێت دووەم کارێ بکەین نیروگەل مسەلح منفعل بن سێوم کارێ بکەینەوە بەشتە متەدەلگەرە بچێژین بەلایکمانە هەموو ئەوانمانە ڕاهنموو داوە ئەوەی کە شەوانەتێن تایید یەکەین ئەوەی کەم لە کۆڵان بە کۆڵانە چەند شەڕێکەکەن و دەرەچەن وەک پارتیدان ئەوە دفاعی دەکەین هێشتا نەماوت کە بە خەڵک بڕۆن نارنجەک دەتی دروستکەن یا کۆکتۆل مولۆتۆف دروستکەن یەخەن ناوماڵی خۆ فرۆشێک وانە بە دەرچن لەو مەحەلا نەبێنەوە یەک دەچنەوە شتا نەگەگین بۆ مەرحەلەکەدا بەنابەرین ڕێحەلیەوە سەر نەوعی مبارزە بکەین کە ئەوان نەتانن وەبمان لەنە بە ڕێکبار و ئەملا ئەولا ئەنەوان هەرم کاراکەن و هەزینەیەکی هەیە نکلا هەزینەی هەیە ئێمە نابێت سەبووری خۆمان لەدەست بدەین ئێمە نابێت تووشی ئیحساسات بین ئەبێ هەمیشە خرد و خردی جەمعی و ئەقڵی جەماوەری کار بکات لەسەرمان و دەستکەوتەکانمان هەنگاو بە هەنگاوەی نەبەرەو تا ئەو نیرووە منفعل ناتوان نایی بنم هێشتا متەدەر هێشتا پێ وایە وەختی نییە بێتە مەیدان ئەوە هاتووی لەم ناو لەو لای چاوان توش تەدەلدل بوێتن ئیتر تەقەت لێ نەکەن حتا بە چەکەکانیان واچێتە ناو سەر ڕژیم ئەسقەدا یەکێ لە کارەکان ڕژیم چ لە تیسان و بەلوچستانە چ لە کوردستان ئەوەیە کە تەقاکە لە مردم بەو وەحشیە گەریە و بۆمە ئیحساساتمان هەڵقڕێنێ بۆ بەشکە ئێمە چون ئەمە ئەزانین مردمی کوردستان دەسەڵاتیان بە چەکەر هەیە ئێزگە لەوە چەکە لە پادگان ها لە کاوانتەریە ها لە هیناوانە گشتی قابل دەسەڵاتین بەڵام بەهێزێکی ئیسە و بەهێزێکی ئیسە و دەرەقەتەوە ناین ئەمە چەکی جیان هەیە شاردەگیان سۆ فڵانە لە شاقعات لە باخعات لە فڵانات ئەوانە هەمووە بەڵام ئیسە وەختی نییە دەست بۆی بۆەوە تەناسب قواکە نەگەیەوە مەرحەلە کارێ بکەین کەمتر تەڵەفات دەین هەر تەڵەفات دەدەین هەمیشە وا بووە تا ئەگەینە ئەو مەرحەلە هەڵی وا ئێمە ئەو تا و جێگای بزانم کۆمەڵە بە زویاتر تەکیدی لەسەر ئەوە بووە کە ئێمە کارێک بکەین کە ئەم ئاخیزە بەرینتر بێتەوە ئیدامەکاری هەبێت و بە شێوەیەک پەرەپستێنێ کە دوژمن نەتوانێت سەرکوتی کات ئەم حرەکاتی کە ئێستا دەکرێت وە لە هێندێک شوێن ڕوبەڕووبوونەوەی چەکداری ڕووەدا نابێتە باعسیەوەی کە ڕژیم دەستی کراوەتر بێ هەرچەند ئاماژەت بەوە کرد ئێمە ینی ئێمە کە لێرەی ناتوانین خۆمانە جێگای کەسێک دانین کە بە چەک ڕاستە و خۆتەقەی لێ دەکەن ئێحساساتی هەڵدەخرێنن بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە ئەو کەسانێک کە چوونەتە خیابان بۆ ئەوەی کە هەم ژیانی خۆیان پارێزن و هەم زەمانەتی بەردەوامبوونی ئاخێزەکەشیان لە نەزەردا بێت دەبێت چۆن بجوڵێنەوە کە ئێمە دەڵێن ئێمە ئاماژەت بەوە کرد کە ئێمە کولەن ئەو حرەکەتە نیزامیانەیە ئەو زەربانەی کە لە بەعزە شوێنێک لە ڕژیمە درێت ڕەت ناکەینەوە
گەرەوانە مبارزین و هەڵسوڕاوانی شوێنەکە مەحەلەکە ناوچەکە خۆیان تەشخیصێدەن کە جۆن بجوڵێنەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا زەروریە تێکۆشەران و هەڵسوڕاوانی ناوەوە چۆن بجوڵێنەوە کە زەمانەتی درێژەی ئاخێزەکە و بەردەوامبوونی خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕینەکان و ئاراستەکردنی بەرەو ئەوەی کە ببێتە شۆڕشێکی بناغا هەڵتەکێن بکرێت. هەر وەک خۆت باسۆ کرد ئێمە ئەبێ کارێ بکەین هەم ئەدامەکار بێ هەم بەرینتر بێتەوە بەم بۆنەوەچە کارێکین هەرچی دیاتر مردمی تێبێت مردمێک کە خۆیان ناتێک لە مەدان حاضرن داوای چەک بکەن وەگەر تۆ چەکۆ گرتە دەچە و نەڕۆنەوە ماڵەوە خەر ئەگەر تۆ چەکۆ گردە دەچە و لە بەرابەر هێزێکی چەکداراوێتی ئەو قەویترە ئەو مجاهدترە ئەو لۆجستێکی قەویترە ئەو ئێتفاعاتی دیاترە هەموو شتێکی لە تۆ دیاترە تۆ هێزێکی چەکدار ئەویش هێزێکی چەکدار دەمەدمەکە ڕۆنە ماڵەوە منتەقی شۆڕشەکەمان لەلایەتەوە منتەقی شۆڕشەکەمانەوەیە کە هەرچی دیاترەمانە بێن خۆیان تەجروبە بکەن خۆیان بێنە مەدان ئەگەر ئەم خەباتکارە بەڕێزگەلا کە گەیگەن بەو مەرحەلە دەیەوە خەریکەم بژێ من چە بکەم دێبا جەماوەریش بێت بگەی بەو مەرحەلە بە باوەڕی من ئەوە ڕێحەلە. ساڵی 57 شەر وەگە ئاماژەت پێکرد ئاخێزەکان تقریبن یاخود خۆپیشاندانەکان 6 مانگی توول کێشا بەڵام لە ڕۆژەکانی ئاخردا خەڵک بڕیاریدا کە ڕژیم بڕوخێنەوە لەوێدا بوو کە دەست بۆ چەک بردرا یعنی هەروەگە ئاماژەت پێکرد ئێستا ئێمە نەگەیشتونێتە ئەو مەرحەلەی کە بڵین لە چەند ڕۆژدا لە هەفتەیەکدا تەکلیفی دەسەڵات یەکسەرە دەکرێتەوە ئێستا ئەوەی کە گرینگە بەلای هەمومانەوە بۆ دەبێ بەلای تێکۆشەرانی ناوەشەوە زۆر گرنگ بێ مەسەلە ئیدامەکاری بەردەوامبوونی بە شێوەیەکی بەرینتری خودی ئاخێزەکان و جەماوەری ترکردنەوەیەتی ئاماژمان بەوە کرد ئێستا تازەی مەچوونێتە قۆناغێکەوە کە چینی کرێکار خەریکە پەیوەست دەبێ بە حرەکەتە سەراسەریەکەوە دەبێ ئەوەشمان لە نەزەردا بێت کە ئەم بەشەش بەرینتر بێتەوە نەزەری زەنا بلم من لەگەڵتان چینی کرێکار نەقشی کلیاڵیە بێ هێشتا ژمارەیەکی زۆر لە مەرکەزە کرێکاریەکان دەستیان نەبەدووە بۆ یاسا هێشتا ڕژیم نەفت بە ڕەحەتی ئەفرۆشێ پوڵی بۆ تێتەوە لە زەبان وەختێک لێرانە دەستیان مرۆچەک 6 مانگ کە مردم جەماوەری بوو 6 مانگ بە شوێنیش یا کرێکاراتن کرێکاری تریان کڕۆمە ساڵێ ئێمە لە بەهمەنی ساڵی 56 دەستمان پێکرد دروست لە بەهمەنی ساڵی 57 دەست بریا بۆ چەک قیام کرا ساڵێ توولی گەژا من ناژم بەم خەباتکارانە کە ساڵێ توولی گەشێنە زۆر تەحوڵاتەکان سەریعە زۆر سەریع یەکدەها ئەو بەشە لە کرێکارانیان لە کارخانە گەورە و کارگای گەورە ئەوانە تێنە مەدان ساڵشتە توول ناکێشێ بەڵام هێشتا نەگەیگینمەوە ئێمە بازم ئەوە بێژم ئەبێ نیروی چەکداری ڕژیم توش تەزەلزول بووێ و منفعل بووێ من لە بیرمە لە بەردەم تاڵ و سەرباز و ئەفسەر و سەرتیب و ئەوانە ڕدەین و مەرگ بەرشا هیچی پێ ناکریا ئیسە ئەو وەختە بوو کرێکار دەتوانێت ڕەحەت بێت ئیسە تەقاکەن لە مەردمی تەوانیان تەقاکەن کرێکار نایتە ناوەوە نایتەێنە بەنابەرین نەگەیگە بە ئێسڵا هەموو شتێک منتەقی خۆیات منتەقی ئەمەش شۆڕشیش ئەوەیەکە نەگەیگە و ئێمە من ڕێدم هەیە بۆم کەسگەلەکە تووڕەن ناڕەحەتن ئەحساساتیان گرێ بەڵام داوام لیانەوەسە سەبور بن ئێمە مەجبورین ئەو هەدینەگەلە بدەین تەحمڵیکەین کارێ بکەین هەدینەکان هەر تاتوانین کەمە بکەین بە تاکتیگەل دروست دانێکی هەرە و شەوانە کۆڵانە دانێکی هینی گشتیە مانگرتنی گشتیە بینێکە بێ استراحەت کەی تویچ هەروەس ئێمە استراحەتکەین وانش استراحەت دەکەن و گۆتە وەلی ئەوان واقعاً فەرسوو دەبووگەن هێزی جەماوەر لە بن نەهاتووە تۆ ئەگەر استراحەتەکەی با ئەولا کەس هاتووە ئەگەر تۆ استراحەتۆ کرد ژمارەتە لە مەیدان نابێت مەختوم وەسە ئەم تاکتیکانە گشتی بە یەکەوە وا بۆی نەبەرەوە
کەمترین تەلەفات بدەین بەڵام بەداخەوە هەر هەزینەمانە بێت. هاوڕێ وریا وردە وردە لە کۆتایی بەرنامەکە نزیگە بینەوە شتێکی تایبەتی تر هەیە ئاماژەی پێ بکەی؟ نا من زۆر مەمنونم هەم لە خۆت هەم لە بینەران کە تااقەتیان هێنا لە ماوە بە یەکە قسە بکەین و ئەوان بیژنەوە. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەرنامەی ڕاستەوخۆ بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان. هیوادارم قسە و باسێکی کە لێرەداکرا جێگای سوود و سەرنجی هەمولایەک بوو بێت تا بەرنامەیەکی دیکە ماڵاوە. لدفتری قوتابخانەم لەسەر تەختەی ناو پۆلەکەم لەسەر درەخت لەسەر لەم و لەسەر سەهۆڵ لەسەر بەفری تازە و سپی ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی لە لاپەڕەی بۆر و نووسراو لە لاپەڕەی سپی و بێناو لە بەرد و دەر دار و دیوار دەر و دیوار لەسەر مەشخەڵی کڵپەدار ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی لەسەر وێنە و نەخشی زێڕین لەسەر چەکی جەنگاوەران لەسەر تاج و تەختی زێڕین لە جەنگەڵ و دۆڵ و بیابان لەسەر پینەی بەرگی خاکیم لەسەر شەتاوی مانگەشە و لەسەر مەچەکی